تارق ئەبوو زەینەب کە نووسەر و شرۆڤەکاری سیاسی میوانی کوردستان 24 سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز تارق. پێش هەموو شتێک بابزانین چۆن دۆخەکە ئەبینیت، دۆخەکە بەرەوکوێ ئەڕوات لەگەڵۆش کە ئاگربەست بوو، بەڵام دیارە ئاگربەستەکە بە شێوەیە کە ئێستا هێرش کراوەتە سەر لوبنان لە ئەنجامی و هێرشانێکی حیزبوڵڵا دەکاتە سەر ئیسرائیل ئاماژە بۆ ئەکا بێگومان. پێت وایە ئیتر ئاگربەست شکاوە دەستەکەن بە جەنگ دووبارە یاخود دۆخەکە دیسان هێورە بێتەوە؟ مساء الخير أستاذة إيوه باش بريس فانا روها بينراني آسيس وكو دزانن پێشهاتی نوێ هەیە پێشهاتی گەورە هەیە کە لە ئیسرائیل لە باشوور لوبنان هێرشی کردووە هەروە هەڕەشەیەکی گەورە لە بەیروت دەکات لە ناوچەکەدا لەگەڵ حکوومەتی ئیسرائیلیدا هەموو ئەمانەی کە هەیە هەڕەشە هەیە بۆ هێرشکردن سەر بەیروت ئەوەی دەبینن کە ڕۆژانە هاتنە ژوورەوەی ئیسرائیل یاخود ئۆپراسیۆنەکانی ئیسرائیل لوبناندا زیاد دەکات ئەوەی دەبینن کە حیزبوڵڵاش بەردەوامە لە هەڕەشەکانی بەردەوامە لە وەڵامدانەوە بۆ ئیسرائیل هەموو ئەمانە هەڕەشەیە بۆ سەر حکوومەتی لوبنانی هەڕەشە بۆ سەر لوبنان دروست دەکات هەموو ئەمانە چۆنە بە فەرمانی ئێرانە بێگومان ئێران ئێستا فشار دەکات سەر حیزبوڵڵا لە ڕێگای حیزبوڵڵا و فشار دەکاتە سەر ئیسرائیل ئەوەی دەبینن کە فشارێکی زۆر گەورە هەیە فشارێکی زۆر گەورە لەسەر وڵاتانی عەرەبی لەسەر تەواوی ناوچەکە هەیە لە ڕێگای حیزبوڵڵاوە بینیمان کە میلیشیا ئێرانیەکان هێڕەشە دەکەن هێرش دەکەن ئەوەی کە دووبار دەوێتەوە لە تاوی ناوچەکە مەترسیە لەکوێتەوە تا ئیمارات بەڕێستارە حکوومەتی بەیروت چییە بێت حکوومەتی لوبنان هەڵوێستی چییە بێت؟ حکوومەتی لوبنانی پێشتر دانوستانەکانی دەست پێ کردووە لەگەڵ ئیسرائیلدا بە چاودێری ئەمریکادا ئەوەی بینیمان کە لە ڕابردوودا هەبووە کە سەرکەوتنە بەڕاستی کە سەرۆکۆمار جۆزێف عۆن سەرۆکۆماری لوبنان توانی کە دانوستانەکان بەردەوام پێ بدات لە ئێرانەوە بگواستێتەوە بۆ ئیسرائیل ئەمریکا بەڵێ دەیەوێت کە دانوستانەکان بەردەوام بێت دەوێت هەژمونی ئێران لە لوبنان دەکەم بێتەوە پێویستە کە لوبنان سەربەخۆی خۆی هەبێت بۆ هەموو ئەمانە دانوستانەکان بەردەوامە چەندین جار پێشتر کۆبوونەوە سێجار کۆبوونەوە دانوستانەکان بەردەوام بوون لە نێوان ئەمریکا لوبنان و ئیسرائیلدا بەڵام ئەوەی دەبینین ئەمڕۆ کە حیزبوڵڵا هەڕەشەیە بەردەوام فشار دەکاتن فشار لەسەر حکوومەتی لوبنان دەکات کە هەڕەشە لە حکوومەتی لوبنانی دەکات دەڵێ دانوستانەکان بەردەوام بن دۆخی نەخوازرا بێتە ئاراوە. باشە کاتە پێت وایە دوای ئەم قۆناغە چارەنووسی حیزبوڵڵا چی بەسەر دێت لە دوای دانوستانەکان بێگومان گەیشتن بە ئەنجام؟ نەخێر ئەوەی دەبینی زۆر پێچەوانێ ئەوەی کە ئێستاە دانوستانەکاندا هەیە فشارێکی زۆر گەورە لەسەر حیزبوڵڵادا هەیە حکوومەتی لوبنانی کە باڵی سەربازی حیزبوڵڵای کە وەلا خستووە پەراوێز خستووە بەڵام ئەوەی کە دەبینین ئەمڕۆدا حکوومەتی لوبنانی بە شێوەیەکی ئاشکرا و ڕاشکا ئەوەی ڕاگەاندووە کە پێویستە چەکانیان ڕادەست بکەن و حیزبوڵڵا چەکانی ڕادەست بکەوە لە چەندین لاوە فشار دەکاتە سەر حیزبوڵڵا کە بینیمان حیزبوڵڵا هێرشی گەورەشی کراوەتە سەر چەندین شوێن چەندین بنکەی حیزبوڵڵا هێرشی کراوەتە سەر ئێستا فشارشی نێودەوڵەتی هەیە فشاری نێوخۆیی هەیە حکوومەتی لوبنانی هەروەها ئیسرائیل فشار دەکات بۆ ئەوی حیزبوڵڵا نەمێنێت ئەمە بینیمان کە حیزبوڵڵا نێوخۆشیاندا کە ناکۆچیەک هاتووەتە ئاراوە ئەمەی دەبینی کە دۆخێکی زۆر ناموەر هاتووەتە ئاراوە لە لوبنان زیاتر لە ملیۆنێک لوبنانی لە باشوورەوە ئاوارەی لوبنان بەڕێز تارق ئێستا کە من هەواڵەکەم خوێندەوە کە باسم کرد بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل فەرمانی بە سوپای وڵاتەکەی کردووە کە باشووری بەیروت بۆمباران بکەنەوە تا چەندێک ئەتوانن وڵاتانی زلهێز کاریگەریان هەبێت لەسەر ئەوەی کە شەڕ دەست پێ نەکاتەوە و دانوستانەکان زیاتر بەرەو پێشەوە بچێت؟ ئەوەی پێدەچێت فەڕەنسا لە ئێستادا دەست پێشخەری هەیە سعودیا دەست پێشخەری هەیە هەروەها لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیدا بۆ ئەوەی ئەم هەڕەشانەکە بکەنەوە و فشارانەکە بکەنەوە بۆ ئەوەی دۆخێکی ئاشتی بێت ئارەوە بۆ ئەوەی حیزبوڵڵا چەکەی ڕادەست بکات دەبێت ئەمە چاک بکرێتەوە بەڵێ لە ئێستادا هەیە پێویستە حیزبوڵڵا چەکان ڕادەست بکات بەڵێ دۆخێک لە ئارەدایە کە هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە حیزبوڵڵا چەکان ڕادەست بکات بەڵام
بەڵام ئیسرائیل بەوەندە ڕناوسێت تەنها ناوێت کە حیزب الله سەگدا بنێت بەڵکو فشارەکانی بەردەوام بە بەداخەوە دەبینی لوبناان لە نێوان دیبلۆماسیی لوبنانی و ئیسرائیلی و ئەمریکا فەڕەنسا دەبینین کە فشار دەکات دەوڵەتە عەرەبیەکان فشار دەکەن بەڵام حیزب الله بەردەوامە لە کارەکانی خۆی بۆیە پێویستە ئەوەی هەوێ دەبین کە فشاری ئەمریکاشەیە ئەوەش دەبینین بەڵێ دەبێت دانوستانەکان بەردەوام بن چەکەکان ئێمە سپاس دەکەین لە بەیروتەوە تارق ئەبوو زەینەب میوانی کوردستان 24 بوو نووسەر و شرۆڤەکاری سیاسی سپاس بۆ ئامادەبوونت.